باشە دکتۆر هۆکاری دواکەوتنی قسەی منداڵ چییە؟ ئەوەش هەر جیناتە بۆ ماوەیە یانیش بۆ نمونە منداڵ هەیە لە پۆلیۆیەکی سەرەتاییە بە جوانی وشەکان دەرنابڕێت لە چ تەمەنێک پێویستە داکوبا بترسێ کە منداڵەکەی دواکەوتووە لە قسەکردن پێویستە چ ڕێگایەک بگرێتە بەردایک و باوک؟ ئێمە لێرە قسەی مناڵ طبعاً کچ و کوڕ فەرقیان هەیە عادەتەن بە شێوەیەکی گشتی زووتر فێرە بێ لە کوڕ خۆتان دەزانن دامن ژن حەزیان لە هینە قسەکردنە ئەو قسەیان لە دوومە کردیام ئەی ناڵێن وەختی خۆی من بەبیرم دێ کە دەڕۆشین بۆ لای حەمام حەمامەکە ماوەیەک چەند سەعاتێکی پیاوان بوو کوشم مات بوو دوایی دەهاتینەوە دەبوو بە حەمامی ژنان واو دەنگ و شتانە زۆر داهات دەنگی ئەوە سەتڵ ژن ئاوەدانە ژن ئاوەدانە ئاوەدانە خۆی ئاوەدانی قسەکردن ئاوەدانە بەس دەڵم ینی پیا تەبیعەتی کەم قسە فەرقی هەیە ژن کە ئەڕوا بۆ تەفاسیلی یعنی ئەڕوا بۆ زۆر جارە لەسەر ئەو مۆزوع مشکلە لە بینی ژن و پیاوان دروست دەبیتن ژنەکە هەر قسەی دەکات هەر قسەی دەکە کابراش هەر کڕ و بێدەنگە ئەوش مشکلەکە لەو خۆی باشە ئەگەر بینە سەر هۆکارەکان ئەو جا لێرە هۆکارەکان دەگەڕێتەوە سەر دایک ماڵەوە طبعاً تەسیری هەیە بۆ ئەڵێن شاش و مۆبایل و تەلەڤیزیۆن ئەو شتانە هین نابێ بەرامبەر مناڵ دانرێت چکەم تەلەڤیزیۆن نەهێڵە قسە بکات تەلەڤیزیۆن بەس سەیرەکات بەڵام دیالۆگی دایک و مناڵ قسەکردنە و دەیداتێ و وەردەگرێ و دەیداتێ وەرەگرێ ئەنجا ئەو مێشکەی بەقوت دەبێ دوای وردە دەست پێەکە بە قسەکردن مناڵەکە یعنی چەند قسەی لەگەڵ کا دایکەکە چەند دیالۆگی لەگەڵ کا چەند حەقایەتی بۆ بجێڕێ ئەوە زیاتر وشەکان فێرە بێ و ئاسان بە ئاسانی قسەکە ئەو وەختە مناڵەکە ئەوجا دەوری هینێکی دێت ینی ماڵەوە دایکەکە مەسەن چەند ئیشی هەیە لە ماڵەوە چەند کاتی هەیە بۆ مناڵەکەی ئێستا خۆت دەزانی دایکە فەقیرەکانمان داماوەکانمان ئێستا ئێمە بەحسی شێوەیەکی گشتەیەکە نەوانەی دەوروبەری خۆمان ناڵێن هەندێک دایکەیە مەسەن دەبینی دووسێ خەدامە هەیە و هیچ ئیشوکاری نییە و ئاگاشی لە مناڵی خۆشی نییە بەوە هەندێک هەیە ژن وا هەیە باسەکەم بەڵام هەندێک دایک هەیە دەبینێ ماڵەکە هەمووی فەقیرە لە سەرەتی جلک شوشتنە قاپ شوشتنە خواردن دروستکردنە ینی هەموو ینی ئەوەی ماڵەوە لە سەرەتی و پەروەردەی مناڵەکەشی لەسرە ئێوە دایکە فریاچیەکەوێ ناتوانێت فریا ئەو هەموو شتانە بکەوێت ئەنجا لەبەرەوە کاتێکی زۆری نییە بۆ مناڵەکە هەتا قسەی لەگەڵکە فێری قسەی بکات ئەو وەختە ئەبێ فشارەکە کەمکەین یان زەختەکە کەمکەین لەسەر دایکەکە ئەبێت باوکەکەش بڕک یارمەتی بدا لەو حاڵەتانە ئەگەر مەجای هەبوو یارمەتی دایکەکە بدا بەڵام ئەو دایکانە ئەوانەی مەسەن اعتمادیان کرد سەر خدامە و اعتمادیان ئەوانە عادەتەن ئەو مناڵانە هین دەبێنن تاخیر قساکردنیان دەبێت ئینگلیزی قساکرد یعنی مناڵەکە ئینگلیزی قسە کرد وازانن کە ئەو مناڵێکی عەبقەریە با ئینگلیزی فێر بێ ئەوە فێر ئەوە چییە یعنی ئەوە ناکە ئەتوو مناڵ پەروەردە کردووە و جارە با زمانی خۆی فێر بێ زمانی دایکی خۆی فێر بێ دوایی مشکلە نییە با زمانەکانی کە فێر بێ احتیاجیە و خۆشیش مناڵ هەر کەسێک چەند زمان بزانێت باشترە بەڵام گرنگترین شت زۆر هەیە گەنج هەیە دەبین خۆیان ئینگلیزی قساکەن بە کوردی قسە ناکەن هیچ شەک لە سەری توانای مرۆڤۆنی کە مرۆڤ داهێنابێت بۆ تو بۆ زمانی خۆت قسە بکە مشکل نییە قسە بکە